لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی نیشتیمانی کوردان ئەمڕۆ بە سپۆنسەری برای بەڕێز و خۆشەویستمان فەرماندەی بەڕێز فەرماندە وهاب هەڵەبجەیی 200 خێزان لە سنووری پارێزگای هەڵەبجە هەر کەسە و بڕی 6 لیتر نەوتی پێدرێ. فەرماندە وهاب بە دەستێک بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان بە دەستێکی تریش دەستی بە هەژار و نەداری هەرێمی کوردستانەوەیە. پشتیوان بەخواوەکو دەستگاکەمان بەردەوامە بین، هەوڵە دەین زیاتر دەستمان بە هەژار و نەدار و کەسوکارمان بگا کە فەقیر و هەژار و پێویستیان بە هاوکاری هەیە.